الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيكو ودسينو خزمت آتي جمال دوازة لسورة الحجرات كرب العالمين تيدا دفرمي بسم الله الرحمن الرحيم ولا تجسسوا كواتا آتك معلومة كوابا يا أيها الذين آمنوا دس بيدك إنزال دوائوا رب العالمين دفرمي خۆتە ئەم بپارێزن لە زۆربەی گومانەکان چونکە هەندێک لە گومانەکان گوناه و تاوانن ولا تجسسوا سبحان الله بە مەرحەلە و بە قۆناغ پێدا دێ ئەگەر کەسێک گومانی خراپت پێبر ئەوجا لە دوای ئەوە تۆماتیکیەن جاسووسی دەکەی دیارە تەجەسسوا ولا تەجەسسوا لە جەس هاتیە جەس بە معنای لەمز دێ وەکو زانایان کو کاتێک کە دەتەوێت لە شتێک تێبگەی دەستی لێ دێ بزانین داخەوە کەوکوونیە جەستیش بە هەمان شێوە دەتەوێت بزانی کەوا فڵانە شت چییە ولا تەجەسسوا خی گەورە فەرمیت تەجەسوس مەکەن جاسووسی بە خەڵک مەبن جاسووسی لەسەر خەڵکی مەکەن ولا تەجەسسوا کەواتە بەڕاستی جاسووسیکردن عادەتەن لە بۆ ئەوەیەکەوە بتەوێ عیب و عاری کەسێک بە دیار بێخی بەڕاستی خەتەریاتەکەی لەوەیدا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمیتن هەر کەسێک جاسووسی لەسەر موسڵمانێک بکە لە بۆ ئەوەی کەوا عیب و عاری بە دیار بێخی ومن تتبع عورة مسلم تتبع الله عورته کەسێک جاسووسی لەسەر موسڵمانێک بکە تاوەکو عیب و عاری بە دیار بێخی ئەوە بە بزانی تتبع الله عورته الله تعالى بدواي عيب عاري أوجدا دقرئ ومن تتبع الله عورته هر كسيشيش كوا بدواي عيب عاري الله تعالى بدواي عيب عاري أو دا بقرئ يفضحه ولو في عقر داره أو ولو في جوف داره كما قال الرسول صلى الله عليه وسلم كوات هر كسيشيش بدواي عيب عاري يا بدواي عيب عاري مسلمان دا بقرئ الله تعالى بدواي عيب عاري دقرئ كسش الله تعالى بدواي عيب عاري أو دا بقرئ أخواي قور فضحي دكا واتا أو كسا حياي دسي لنا وهمو خلشي أقل لنا ومالي خوشي بيتنا وعيب عارة خواه بنامان دا كواتا براستي أصل وها إيما هول بدين يكتري ستر بكين هول بدين أوي كوا وكو بابلين كديبيني كمو كورتيتشا أصل وها مسلمان وەکو مووقفێکی ئیماندارانە ستری مقابلە کەیبکە نەوەک کە لە پێش چاود مەستورە و خوای گەورە ستری کردیە ئەتو هەوڵ بدەی بە پێچەوانەوە بچی ستری خوا لەسەری هەڵ بدەیەوە تاکو عیب و عاری بە دیار بێخی ئیتر لە نەتیجەدا خوای گەورەش عیب و عارت بە دیار دێخیتن خوای گەورە عیب و عار بە دیار دێخی لۆیە ئەسڵ وایە مسلمانان لە بەرامبەر یەکتری بەڕەحم بن مسامەحەیان هەبی بەهیچ شێوە گومانی خراپ بە یەکتر نەبن و هەروە جاسووسیش لەسەر یەکتری نەکەن ئەگەرنا لە نەتیجەدا بەڕاستی هیچ کەسێک لەکن هیچ کەسێک حورمەت و قەدر و قیمەتی نامینێ لە نەتیجەدا پەیوەندیە کۆمەڵایەتەکان هەمووی هەڵدەوەشێتەوە کۆمەلگای بەشەریەت بەرەو هەڵدێر دەبا خوا پەناماندا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.